لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگ بوو کە زیرەی بەرنامەکەمان کە گەیشتە 73مین بەرنامە کە تەنها بەرنامەکەمان تایبەتە لەسەر چۆنیەتی بتوانین پێشەنگێکی چاک و خاوەن پەیام دروست بکەین کە ئەو زۆرە پێشەنگن لە پاش ئەوەی کە دەبتە پێشەنگ سەنگەرەکەی خۆش نەگۆڕی. دیارە کە لە بەرنامەکانی پێشوودا باسی ئەو پەیوەندیانەمان کرد یان ئەو وارانەمان کرد یان ئەو بنچینەمان کرد کە دەتوانین پێشەنگێکی چاچی لەسەر دروست بکەین کە وەکمان 5 خاڵی گریگمانی کە دەبێت ئیشی لەسەر بکەین. یەکەمیان گوتمان بەهایەکان، پلاندانان و پەیوەندیەکان و لێهاتوویەکان و لەگە بەرهەمەکان ئینتاج. وەکو دیارە لە بەهایەکانمان باس کرێ بەهای ئیمانی گرنگی پێ بدەی، بەهای نەفسی گرنگی پێ بدەی، بەهای ئەخلاقی، بەهای خیبڕەیی، ئەزمموی و هەروە بەهای بەخشین. هەرێک لەوانە چەندەها بەرنامەمان لەسەر کردیان. لە پاشەوە هاتینە سەر پلاندانان گوتماویش دەکەینە 5 زۆر لە 5 بواری جیاواز. یەکەمیان پلان لە بواردا، پلان لە ئامانجەکاندا، پلان لە پلەبندیدا، پلان هاوسەنجی لە پلاندا، هەروەها ئاگامان لە گرنگیدان بە بواری ڕۆشنبیری و بواری سامانشبی لە پلاندا. سێم خاڵ، سێم بچینە هاتە سەرێ باسی پەیوەندیەکانمان کرد کە لە بەرنامەکانی پێشوو بەرنامە لەسەر چۆنیەتی پەیوەندی ئینسان لەگەر خودی خۆی ڕێکدەخی، لە پاشەوەی پەیوەندی لەگەر خەڵک، لە پاشەوەی پەیوەندی لەگەر خاوەن دەسەڵات و ئەوەکانی کە توانایەکیان هەیە، لە پاشەوەی لەگەر ئەو کەسانی کە دۆستن کە لەم چەند بەرنامەی لە بەرنامەی 73 لەگەر بەرنامەکانی تریشدا باسی پەیوەندی ئایا چۆن مامەڵات بە شێوەیەک مامەڵەکردن لەگەر مخەسم دەکەین، وەکو بابرێن دژەکان یان دژمنەکان یا ئەو کەسانی دەبنە هۆی ئەوەی کە تۆ لەم جۆرە پێشەنگە سار ببیەوە یان کارەکەت کارێکی سستی بکەوێت. دیارە پەیوەندی لەگەڵ دژەکان یان لەگەڵ دژمنەکان بە شێوەیەک پەیوەندی دەکەین. دیارە پەیوەندی بەڕاستی پەیوەندیی ئالۆزە، چونکە چۆن تۆ دەتوێت ئەو مامەڵە لەگەڕاوکەی بە هەماشیەوە ئەوانیش کار لەسەر دەکەن، ئیشی لەسەر دەکەن، دژایەتیەکی هەمەلایەنی لەگە دەکەن، دژایەتیەکی لە ڕوانگە چەند ڕوانگەیەکی جیاواز دێن دژایەتی لەگە دەکەن، تەنها لێک لا ڕاوە ناستن. هەروەها ئەو دژایەتیە چەندەها ئامرازی جیاواز بەکاردێنی، جاروێ زۆر جاروێ ئەم جیاوازێکە تۆ دەتەوێت بێ پێشەنگ دیێن ئەرقەڵە لە بۆ دروست دەکەن، کێشە لە بۆ دروست دەکەن. ئەو کێشانە کە کێشەی جیاواز لەو دروست دەکەن. زۆر جارێ ئەو کێشانە ئەو کەسی ئەمرازان بەکەن ئامرازی نائەخلاقیش بەکاردەهێنرێ. کەواتە دەبینی بۆیە کە بەڕاستی ئەم جۆرە پەیوەندیەکی ئالۆزە. هەندێک جار هەڵکوکو باسمان کرد کە هەڵکوس و کەوتی ناڕەوشتی دەکەن بۆ لێدان لە کەسایەتی پێشەنگ کە دەبینین پێشەنگە دەوێت خزمەت بکە، دەوێت ئیشی بکە، لی دەدەن دێن کەسایەتەکەی تێک دەشێنن. ئەمە پێ دەرێن پەیوەندی چۆن لەگەر ئەم دژمنانە دەتوانین کە ئیش لەسەر بکەین. وەکو دیارە لە قورئاندا کاتێک دەکرد دەچینە سەر خزمەت قورئان، خوای گەورە باسی عدو لەکم عدو کە زۆر بەکارهێنایە. یەک لەوانە یا ئەیها الناس کولوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. باسی دژمن دەکا، دژمن چی کردیا؟ ولا تتبعوا خطوات الشيطان، کەواتە شەیطان هەوڵ دەدا، شەیطان هەوڵ دەدا کە ئەن تتبع خطواته، هەوڵ دەدا کە تۆ شوێنکەوتوی خطواتی بکەواتە کار لەسەرت دەکا. هەروە یا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. يا أخوي فرد وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا إن الكافرين كانوا لكم عدوا مبينا. بس كافرتك كانوا لكم عدوا مبينا. هروها أخوي فرد وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض. إيشان سيا إلهام لبو يكتديني، إلهام بۆ یەکتردین کەواتە جیاتی کردن و هەبوونی دژمن لە بۆ پێشەنگ شتێکی
ئاساییە کە تۆ کاتێک دەتەوێت لە بوارێک لە بوارەکان دەتەوێت کار بکەیت لە بوارێک لە بوارەکان دەتەوێت کە ئەسپی خۆت چاو بدەی و هەروەها بتوانی بگەیە لوچکە کۆمەڵە کەسێکدا دژایەتی دەکەن کۆمەڵە کەسێکدا دژایەتەکەن ئەو دژایەتیانەش کە جیاوازە وەکو لەو ئاياتانە دیارە لكل نبي عدو لەبۆ هەموو پێغەمبەرەکان دژمنێکە هەبووە شياطين الإنس والجن کە شەیاطینەکان چییە عدوون شياطين الإنس والجن ئەو کەسانەی کە شەیاطینن کە کاری خراپ دەکەن إنس والجن يوحي بعضهم إلى بعض هەروە خوای پەروەردگار قلنا قال اهبطوا بعضكم لبعض عدو ئەمە کەواتە دژایەتیکردن دەبێت چۆن ماوەڵی لەگەڵ بکەین کەوا دەمان هەوێ کە باسی پێنج دژمن دەکەین یان پێنج دژ دەکەین کە ئەم دژان دەبنە هۆی ئەوەی کە بەڕاستی پێشەنگ بەهۆی ئەو دژایەتە تووشی لاڕێبوون ببە تووشی ساربوونەوە بی هەروە تووشی پەیامگۆڕین ببی هەروە تووشی ئەوەی بێعەقەلەی لەبۆ دروست بی یەکەم خاڵ کەمە باز دەکەین لەم بەرنامەیە لە بەرنامەی هەفتە و سێ باسی یەکەم دژمن دەکەین یا یەکەم دژ دەکەین کە ئینسان کە وەرێ دەکا کە خراپەکار بی کە پێشەنگێکی چاک نەبی یان مەبادئێکی خۆی بگۆڕی ئەویش بریتێن لە نەفسی ئینساندا خوای پەروەردگار کاتێک باسی نەفسی ئینسان دەکا ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها باسی نەفس دەکا ئەو نەفسە ئیلهامی خوای پەروەردگار فجورها وتقواها کەواتە نەفسی ئینسان وەکو کەسێک قسەیەکی جوانی هەیە ئایا کاتێک باسی شەیطان دەکرێت چ شتێک وەی لە شەیطانی کرد کە سوجدە لە بۆ ئادەم نەبا ئایا هیچ شەیطانێکی تر هەبوو وەسوەسە لە بۆ شەیطان دروست بکات نەخێر تەنها خودی خۆی بوو نەفسی خۆی بوو ئارەزوەکانی خۆی بوو بۆ فألهمها فجورها وتقواها کاتی خوای پەروەردگار باز دەکە وما باسی لە سوورەتی یوسف باسی وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء دەروێن نفسی ئینسان دەبتە دژمنایەتی ئینسان دەکات لە بۆی پێشەنگێکی چاک نەبی بەرەو پێش نەچی بۆیە کە قسەیەکی جوان هەیە ابن قيم رضا ورحمتي خوای لێ بێ واعلم أن النفس الأمارة بالسوء إنما كانت لاستجابتها لوسوسة الشيطان ئەگەر بێت و نفسی ئەمارەت هەبی وەسوەسەی شەیطان تەأسیری دەکات بۆی بە مقدمم دانێ لە پێش شەیطانم دانێ إن النفس لأمارة بالسوء أي لكثرة الأمر لصاحبها بالسوء لو بيدري وكو سعدي دليل لو بيدري أمارة بالسوء لكثرة الأمر لصاحبها بالسوء زور أمر ذاك كصاحبك تاومك وكو فاحشة وكو فإنها مركب الشيطان ومنها يدخل على الإنسان أمان نفسي أمارة أو مركب الشيطان كشيطان سوار دبي ديت ناو إنسان ما تخليك لبو إنسان ده أقل بيتو أو نفسي أمارة كإنسان بتواني بسري ده زالبي تتواني كنترولي خوي بكو بيشنجيش تابي وكو كاتيك دري قال كاتيك يعقوب بمضالك قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله مستعان على ما تصفون كوات سولت لكم أنفسكم أو كي وابوخوتان دروس كرديا كوات النفس إنسان دجبنية كمان زارو ئەو نەفسە ئینسانی بێ ئاگا دەکەم کە ئەو شتانەی کە ئینسان نەفس تووشی دەبی بێ ئاگایی ئینسان نەزانین کە پێویستە ئینسان هەروەها زوو بڕیاردان ئەمە هەموو نەفسە تووڕەبوون هەموو نەفسە گوێ پێنەدان هەموو نەفسە ئارام نەگرتن سەرڕۆیی تەمبەڵی کە ئینسان هەیە حەزی لە تەمبەڵی ئەو بابەتانەیە هەروەها هیوای بچووک کە ئینسان وا نەفسی وێ لێ دەکە کە ئینسانەکە هیوای بچووکی هەبی تەنها ڕازی بی بۆی کە نوێژ بکە پەرزەکەم کە وازی لە سونەتی ناوە بەڵام پێشەنگی گەورە هیوای گەورە دەبی هەروە پێشەنگ دەبی کەسێکی تەمبەڵ نەبی پێشەنگ دەبی کەسێکی سەرڕۆ نەبی پێشەنگ دەبی کەسێکی ئارامگر بی پێشەنگ دەبی گوێ بە شتەکاندا هەروە پابەند نەبوون بەرپرسیارەتی کە وا ئەو نەفسی لە ئەمارەتون بیسووە لە ئینسان دەکە پابەند نەبی بە زۆر شت جێ نەداتی کەواتە پێشەنگێکی چاکی دروست نابی بەرپرسیارەتی هەروە گۆشەگیری ئەمانە هەمووی کار لەسەر ئینسان دەکات کە نەبتە پێشەنگ کە بریتە لەوەی کە دیوارێکە لە بینی و لە بین پێشەنگ بوودا بەڕاستی کە ئەگەر بێت تۆمەشا بکە ئینسان ئەگەر بێت و لاوازە ئەگەر بێت و نەفسی ئەمارە لاوازە بەرامبەر سێ شتدا ئەگەر بێت و کەسەکە بگاتە پێشەنجیشدا بەڵام کە نەفسی ئەمارەی هەبوو
لەم سێ مەهلەکە دەرناچی یەکێک دەیگیری ئەگەر بێت و نەفسەکەی خۆی پێ کۆنتترۆلەکە لە پێشەنگایەتی لای دەدا تەنازولی لە بۆ دەکات لە بۆچی یەکەمیان سامان کە بەڕاستی ئەگەر بێت و ئینسان نەفسی خۆی وا پەروەردە نەکرد کە سامان بەو شێوەی دەبێ بیاهلی سامان بەدەستی کە حەلال بێ کە ڕێگای دروست و ڕێگای چاک بێ پێشەنگ ئەو کەسەیە کە جاروێ واز لە هەندێ مباحات دەینی کە خەڵک دەیکە نەکو تووشی حەرام بێ پێشەنگ دەبێ کە دەبێت پێشەنگ یعنی چی یعنی خەڵک چاوی لێ دەکات خەڵک ڕووی تێدەگا خەڵک بەوایان دانایە کە پێویستە وەکووی بن نەکبێت و کەسێکی پێشەنگ لە ڕووی ساماندا هیچ حساب لە بۆ هیچ شتێک نەکاتەن هامە بەستی وابی دەوڵەمەند بوو بێ چاروێ پێشەنگی چاک دەبێت زۆر ئاگەی لە ئافرەت بێ جنسی مقابل بە هەمان شێوە ئافرەتی جنسی مقابل پیاو کە زۆر ئاگاداربی زۆر لێ حەریزبی لەوانەیە بەخۆ هیچ کێشەیەکی نەبی بەڵام لەوانەیە کێشەی بۆ دروست بکەن لە کەسایەتی بدەن بە واستەی ئافرەتدا ئەو دەرگایە تەنها قەپاتیکە ئەو دەرگایە کلینێکی گەورەی لێ بدەن مەیکەوە ئەگەر بێت و کردتەوە بە شێوەیەک لە شێوەکان زۆر بە ئاسانی تووشی ئەوەی دەبی کە خەڵک گومان لەسەر دروست بکە کە گومان لەسەر دروستکە خەڵک ئەو گومانە زۆر بە ئەستەمی دەتوانین لەسەر پێشەنگ لام بین چونکە خەڵکەکە پێشەنگەکە دەناسن ناسراوە کاتێکی جێ بوهتانێک یان گومانێکی لەسەر ئەو ڕۆلۆ دروست دەکەن بەڕاستی زۆرینەی خەڵک باوەڕ دەکات چون کە دەبینی ئەو کەسە کە بوویتە هۆی ئەوەی چییە مواقعی شوبهات لە شوێنی شوبهات خۆی نەپاراستیە بەڵام ئەگەر بێت و تەماشایان کرد کاکە ئەو برای ئەو کەسێت و بازەکە هەر سەلام لە ئافرەتیش ناکە سەلام لە ئافرەت ناکە مەبەسمانی کە ڕێزیانەکە ئەو ڕێزگرتنە ڕێز نەگرتنە چونکە مەقامەکەی وایە تاکو تووشی تاوان نەبی بەرامبەرەکەشی تووشی تاوانە بە ڕێزی نەگری نەک بێت و لەگەریان تێکەڕبی لە پاش ئەوەی کاتێکی کۆمەڵە کەسی لێ تۆمەی لە بۆ دروست دەکا لە پاش ئەوەی بری وڵی کاکە ئەو واقعی تۆ تێدای خۆی لێ پارێزی بۆیە کە ئینسان دەبێت زۆر لەو دوو خاڵی ئاگادار سێم خاڵ کە مەهلەکەی لە بۆ پێشەنگ کە نەفسی ئەمارە بیسوز و ئیستیزابێ دەبێت دەسەڵات و ئیمتیازاتی دنیا کە وەلە ئینسان دەکا ئەو ئیمتیازاتیان دەسەڵاتێکی یان پۆستێکی بنێت ئەو ئینسانە لە پێشەنگبوونی خۆی چییە کە واز لە پێشەنگبوونی خۆی بینی بتە پێشەنگبوونیەکی خراپ مەبادئ بگۆڕی بۆیە کۆنتترۆلکردنی نەفس کە گرنگترین شتە چۆن مامەڵە لە نەفسی ئەمارە بیسوو دەگەیت چۆن پەیوەندی لەگەرە دروست دەکەیت چۆن دەتوانی ئەو نەفسی ئەمارە کۆنتترۆل بکەیت لەو شتانەی کە باسماکەن کەواتە عیلاج لە بۆ نەفسی ئەمارە ئەوەیە کە وەکو نمونەیەک پێش ئەوەی بچینە سەر عیلاجەکەی کە دەمەشا سەروەرمان دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چۆن مامەڵە لەگەر ئەم سێ مەهلەکە کردە کاتێک دەسەن لای پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ دەکەن ئەگەر بێت و دەسەڵات دەوێت تۆ دەکەینە گەورەی قوڕیش ئەگەر دەتەوێت دەوڵەمەندترین کەسبی ئەوە ماری دنیات هەموو دەدەینی پارە لە بۆ خەدەکەن ئەگەر ئافرەت دەوێت جوانترین ئافرەت لە بۆ دەین ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر سێیەکی ڕەت کردەوە هەر سێیەک تەلەی ڕەت کردەوە کە ئەوە پێی دەین تەلەی چێ تەلەی پێشەنگبوون کە لە ئەم ئینسان لاڕێ دەکا لەو دید و ئامانجەی هەیە کە لای دەدا ڕوانەیە کەسەکە برێک لام نەدایە بەڵام لایدایە کاتێک تۆ پێشەنگبوونەکەت بەکارهێنە بۆ پارە کۆکردنەوە پێشەنگبوونەکەت بەکارهێن بۆی گەیشتن بە ئافرەتێک پێشەنگبوونەکەت بەکارهێن بوو بیا دەسەڵاتێک هەبی کەواتە تۆ لە پێشەنگبوونەکەی خۆت لاداوە دەبی زۆر ئاگادار بی ئەم سێ مەهلەکەیە کەوە پێدەری نەفسی ئەمارەوە لە ئینسان دەکەن لەو سێ مەهلەکە دەرنەچی بۆ عیلاجکردنی ئەوەی کە ئینسان بتوانی بەسەر نەفسی خۆی دازاڵبی چۆنیەتی پەیوەندیەکەی لەگەر نەفسی خۆی ڕێک دەخا یەکەم شت دەبێ بزانین کە عیلاجەکەی ئاسانە قورس نییە ئاسانە چونکە ئەو نەفسە بەدەست خۆت خۆ بەدەست کەسێشتر نییە بۆیە یەکەم شت لیجاموها دەتوانین کۆتی بکەینی بیگرین بە علم کە ئەو کەسەی کە دەبدەی بتە کەسێک پێشەن کە علمێکی ساکێبی چەندت علم زیاتر بی کەواتە دەتوانی نەفسی بە ئەمارەوە بیسوسی لێ بکەیت چاکتری بکەیت باشتری بکەیت چەند ئینسانیش نەزانبی لەو کاتی نەفسی ئەمارە بسو بەسەری دازاڵ دەبی تەنها علم کافی نییە پێی تەزکیەت النەفس کە پێویستە بابەتی ئیمانی باسمان کرد کە لە کاتێک باسی بەهایەکانمان کەن چونکە بەهای ئیمانیەکان کە گرنگی دام باسی بە ئیمان ناکرد
بە نوێژەکان، هەروەها بە گرنگیدان چوونە مزگەوت، هەروەها ئەذکارەکان، هەروەها نوێژی سەڵات اللەیل، هەروەها دوورکەوتنەوە لە تاوان. باشە ئەمانە دەبتە هۆی ئەوەی هەوە تۆبەتە سەریعە ئەگەر بێت ئینسانەکە تاوانێکی کرد ئینجا پاشگەز بێتەوە ئەگەر پێویستی بە لێبوردن داوای لێبوردن کە لە خەڵکدا. ئەمە دەبتە هۆی ئینسانە تەسکیی نەفسی خۆی دەکات کەواتە لە پێشنگبوونەکە ڕاستەخۆ لەو شوێنە دەمینێتەوە بەڵام وەک تەسکیی نەفسی خۆی نەکرد تووشی تاوان و تووشیش دەبتەوە. تحكيم العقل في النفس هروها كنترول كردي نفس بس بعقل وكو ديار خوي بردار كعقلي ذات انسان كعقل انسان بكاري بيني افلا تعقلون افلا تتفكرون افلا يتدبرون القران اما مو بس تدبر ذاك بعقل بطواني نفس كنترول سون كنفس انسان لاماره بالسوء بلام عقل انسان عقلي شيء سليم تتواني نفسك بي كنترول كا پێ کۆنتترۆل کە دەبی ئینسانێکی عاقڵ بی ئەو کەسەی کە دەبتە پێشەنگ چاک. هەروەها ئەو پێشەنگە چاکە بۆ ئەوەی بتوانانی کۆنتترۆلی نفسی ئەمارە بکات و پەیوەندیەکەی لەگەڕێک بخی کە الصحبة الصالحة کە لەگەڕ هاوڕێی چاک بکڕێت چونکە بەڕاستی کە ئینسان لەسەر دینی برادەرەکەیتی با هەر یەکمان تەمەشا برادەرەکەی خۆی بکەین بزانی چییە ئایا نوێژ چۆن دەکاو ئەهلی مزگەوتە قورآن چۆن دەخوێنی حافظ قورآنە یا ئەم بابەتانەیە داعیەیە بە چ شێوەیەکە بۆی ئەوانە دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە بتوانی کە کۆنتترۆلی نەفسی خۆ بکە. خۆشەویستان کە یەکەم شت کە باسمان کرد ئەو دژمنەی کە ئینسان هەیتی یەکەم شت نەفسی خۆتی ئەگەر بێت و نەفسی خۆی کۆنتترۆل کرد ئەمە زۆر بە ئاسانی دەتانی بەسەر دژمنەکانی تریشدا زاڵبی. ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوودا باشنی دژمنەکان و یان دژەکانی تر دەکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.